بسم الله. لەوانەی ئەمڕۆ خۆشەویستەکانم دێینە سەر تەندروستی دەرونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ ئەو هەموو فشار و زەخت و کێشمەکێشم و دەربەدەری و مەشاکیلانی کە بەسەریا هات هەر لە منداڵیەوە باوکە بمرێ، دایکە بمرێ، باپیرێ بمرێ، بچیتە دەرەوەی شار بە فەقیری بژی شوانی بکەیت، دوایی کچت بمرێ، کوڕت بمرێ، ئامۆزات بمرێ، مامت بمرێ، لە وڵاتی خۆ دوور بخرێتەوە، ئەو هەموو دوژمنە و لە منافقون و لە یەهود و لە ئەهلی کتاب هەبێ، ئەو هەموو خەڵکە شەڕە پێ بفرۆشێ، ئەو هەموو کێشەی اقتصادیە بەسەر تا بێ، تۆهمەت لە ماڵەکەی خۆتا بۆ دروستکەن، کێشە و مشاکل ڕۆژ بە ڕۆژ ڕوو تێ بکا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆیە چی بکردایە بەرامبەر ئەمانە؟ وڵڵاهی غیری پێغەمبەری خوا بۆیە صلی الله علیه و سلم هەر کەسێکی تر بۆیە شێتە بوو. بەڵام زانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کاریگەریەکی تەندروستی دەرونی هەبوو لەسەر یاخود ئێمە ئەبێت چۆن بین تاوەکو وەکو پێغەمبەری خوا بین صلی الله علیه و سلم. خۆشەویستەکانم شتێ پێ وترێت تەندروستی دەرونی چۆن بە ئینسانێکە وترێت دەرونی تەندروستە؟ یەک ئەوەیە کە ئینسانێک بێ بتوانێت تەبا بێ لەگەڵ ذاتی خۆیە، ڕقی لە خۆی نەبێ، ڕقی لە کردەوەکانی خۆی نەبێ، خۆی بناسێ، خۆی خۆش بوێ، بە معنای ئەنانیەت نا، لە کارەکانی خۆی ڕازی بێ، لەگەڵ کۆمەلگاکەیە عیلاقەی خۆش بێ، دایمە دەم بە پێکەنین بێ، خۆی بە خاوەنی خەڵک بزانێ، خۆی بە خزمەتکاری خەڵک بزانێ، لە ناخیا ئاسوودە بێ، دڵی مرتاح بێ، لەگەڵ سیراح و کێشمەکانە بژی، تاقە و توانای بەکاربێنێ، مەوهیبەکانی بخاتە گەڕ، لەگەڵ موشکیلەکانە بەسەریان ئازاڵ بێ، هەموو ئەو سەدمانی یەنە ڕێی پێیانێت و سەلەیەکی مهمەلاتی هەبێ، زۆر لە کێشە و مەشاکیلەکان، زۆر لە دژایەتی خەڵک و خراپەکاری خەڵک بەرامبەری خۆی بخاتە ناو سەلەی مهمەلات و لە بیری چێتەوە. هەر کاتێ ئینسان توانی ئاوا بێ، پێوتێت تەندروستیەکی دەرونی هەیە، پێوتێ ئینسانێکی تەندروستە. زۆر ئینسانمان هەیە لە ڕووی لاشەوە تەواوە، هیچ عیبێکی نییە، خوا هەڵناگرێ، جێ حەسەدە، بەڵام سوبحانەڵڵا ناخار و خاوە. ئەی بینیت حەسوودی پێ بێڵێ ماشەڵڵا لەم جسم و لەم هینا، هەتا ئیساکەنە لە کاوکتە عەمەلیاتێ نەکراوم، هەتا ئیساکەنە لەم تەمەنەیە من تەمەنم 70 ساڵە، زەخت و شەکرە و نەخۆشیەکم نییە کە مزمین بێ، بەڵام هەستەکەی لە ناخەوە چەند نەخۆشە، هەستەکەی چەند ماندووە، هەستەکەی چەند ڕووخاوە. بەڕاستی ئەمە نەخۆشیە. هەر کاتێ توانیمان تەندروستی دەرونیمان چاکەین، تەندروستی دەرونیەکان بەسەر تەندروستیەکانی ترە، بەسەر نەخۆشیەکانی ترە بە ئاسانی زاڵە بن. ئەبینیت شتێکمان هەیە پێوتێ سایکۆسۆماتیک، طبە شتێکمان هەیە پێوتێ نەخۆشی دەرونی کە تەسی لە لاشاکە. ئێوازانن زۆر لە نەخۆشیەکانی پشت بەهۆی دەرونیەوەیە، ئێوەزان زۆر جار ئازاری شان و مل بەهۆی دەرونیەوەیە، ئێوەزان زۆر لە نەخۆشیەکانی سەر و سەریەشە دەرونیە، ئێوەزان نەخۆشیەکاڵە کاکتۆر کۆڵۆنم هەیە دەرونیە، ئێوەزان قورحەی مەعیدە و دوانزەگرێ زۆر جار بەهۆی دەرونیەوە ڕوەدا، ئێوەزان زەختی ئینسان بەهۆی دەرونیەوە بەرزەبێتەوە. جەنابتان ئەزانن دڵ کە تێکەچێت و نەبەزات و ئیشی تێکەچێت زۆر جار دەرونیەکە کاریگەری لەسەری هەیە. زۆر جارە بین ئینسانێک هەناسی تونگە دەرونیە، ئینسان ئەلەرزێ دەرونیە، ئەڵی کاکە تۆ نەخۆشیەکە دەرونیە، هیچ عیبێکی تر نییە، بەخوا کاکتۆر عیبم ئەی باشە کاکتۆ بۆچی من شۆ خۆم لێ ناکرێ؟ خۆت ئێستا دەستە خسەسە برینەکە، باوکی من تۆ خۆت ئەڵێ خەوم لێ ناکرێ، بۆ خەوت لێ ناکرێ؟ پرسیار لە خۆ کردووە. کەواتە ئەمە نەخۆشی نییە، بەس تۆ لاشە وا لێ کردووە، مێشک دواتەوە بکەیت کردووە، لە هەموو شتێکە ترسی، لە هەموو شتی ئەسڵەمیتەوە. بۆیە ئەو نە قەلەقیت، ئەو نە خەمۆکیت، کاریگەری لەسەر هەموو لاشۆ دروست کردووە. نەخۆشمان هەیە چەند ساڵە بەدەست هیلیکۆبەکتێریەکی مەعیدەیەوە ناڵێنە، لە کاکتۆ میکرۆبێ لە مەعیدە مایە پێم وتووە چەند جار عیلاجی بۆ بخۆم و کۆرسەکەی بۆ تاوکەم چا نابم. کاکتۆ ئەوە من چەند ساڵە شان و ملی مێشەیە چا نابم. کاکتۆ من ئێران و تاران و تورانم کرد بۆ نەخۆشی، هیچ دکتۆرێ نەخۆشەکەی من نادۆزێتەوە. ئێڵم دادەجان ئەمە عەلامەتێکە کە تۆ نەخۆش نیت، بەس ئەلێرەوە تایمێکتەوێ، ئەلێرە خۆ چارەسەرکە، دڵت خاوێنکە، دڵت ئارامکە، باوەڕم پێ بکە هەموو ئەم مەشاکیلانە حەلە بن. نەخۆشی دەرونی خۆشەویستەکە ما نەزانیت، وەڵڵاهی ئەوەی نەخۆشی دەرونی ئیکا لە شتێکی بەسیت و ترپە ترپی دڵەوە، حتا وەکو سەرەتانەکە.
بەروان تەسەور نەکەن وڵە بڵێ وڵا نەخۆشی دەرونی کێشەی پێست دروست ناکە، کێشەی سیەکان دروست ناکە، کێشەی مێشک دروست ناکە، کێشەی دڵ دروست ناکە. تەسەور نەکەن ئەگاتە حەدی نەمانی جنس و پیاوەتی لە ئینسانە هیچیش نییە. بۆ چکە ئەوە ئینسانەکە خۆی هێنێ و خۆی ئەبا ئەو نەخۆی خستۆتە ژێرباری مەشاکل هیچی پێ نامێنێ. وەختێک ئەزانی ڕووخا و پەڕۆیەکە لەو ئەرزەیە کەوتووە. بۆیە هەر کاتی ئینسان ئاوا بوو خۆشەویستەکەم مەفروضە بە خۆیان بچێتەوە هەتا ئەمەی چارەسەر نەکا بە دوای شتی تران نەڕوا، چونکە ئەمە بەڵاو موسیبەتەکانی سەر ئینسان زیاتر و زیاترەکە. واز لە خەمۆکی بێنن، واز لە قەلەقی بێنن. بۆیە مجارێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دعایەک لێ فەرموو اللهم إني أعوذ بك من العجز والكسل وأعوذ بك من الهم والحزن وأعوذ بك من الجبن والبخل. خی گەورە پەنات لێ ئەگرم لە کەئابە، لە خەمۆکی، لە نەخۆشی. دوعای تایبەتمان هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ خەمۆکی کردووە بۆی کە ئینسان توش نەبێ، چونکە بارەکە ئەو نە قورسە لەسەر ئینسان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جیاوازی بوو چی بوو لەگەڵ خەڵکە، لەگەڵ ئەم هەموو فشارەیە پێغەمبەری خوا بۆ بەرگەی گرت، چکە خۆیە فەرمێ من جعل الهموم هما واحدا، ئەوەی هەموو خەمەکانی کرد بە یەک خەم، خەمی قیامەتی بوو، هم آخرته كفاه الله هم دنياه. هەموو خەممەکەی ئەوەیە کە مۆبایلێکی جوانی پێبێ، ماڵێکی خۆشی هەبێ، سەفەرێکی خۆشکە، تەبابێ لەگەڵ مێردەکەیە، دوو مناڵی جوانی هەبێ، واز دەبانە بێنە. عیلاقی خۆت، پەیوەندی خۆت لەگەڵ خوای گەورەیە ڕاستکەرەوە. خەمی قیامەتی خۆت هەبێ، پەڕەیەکی سپی لەگەڵ خوایە هەڵبەرەوە، بزانە خوا چی بۆ ناکە. وەڵڵاهی خۆشەویستەکەم، وەڵڵاهی دڵت پەیوەندکە، پابەستکە بە خوای گەورەوە، قەسەم بە پەروەردگار، هەرچی کێشە و مەشاکیلی دنیاە بەسەر تۆ بێ، مێشێ میوانت نییە. وەڵڵاهی هەموو دنیاهی تۆ بێ، عیلاقەت لەگەڵ خوای گەورەیە خۆش نەبێ، وەڵڵاهی بە پولێکی قەڵب ناچێ، چکە دڵت خۆش نییە. تایمەکە ئەلێرەوە گۆڕاوە، خۆشمان لین، دڵت خۆش بێ. دڵت خۆش بوو ئەوەی تری هەمووی ئاسانە. بۆیە ئەوروپا هاتۆ چۆنم کێشانە لە کۆخۆیە کاتەوە پێ بکەنە. چۆن پێ بکەنم؟ ئەلێ بچۆ ناو کۆمیتی پێکەنینەوە، بچۆ ناو نادی کۆمیتین و هەمووتان پێ بکەن ها بۆی کە خەمەکان بیرچنەوە. چی بکەن؟ سەیری فلیمێکی پێکەناویکە، سەیری شتێکی کۆمیدیکە، نوکتەیە بخوێنەرەوە، لەگەڵ ڕەفیقە کۆنەکان تا باسی مناڵی بکەن و بکێشن بەڕانی یەکتریا و پێ بکەنن. دانیشتە سەیری کاریکاتێرێ بکە. ئینسان بەمە دڵی خۆشە بێ نابخوا، دڵخۆشیەکەشی ئەگەر هەبێ کاتیە. بەڵام زانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن ئەمی چارەسەر کرد، خوای گەورە چۆن ئەم کێشەی بۆ حەل کرد لەگەڵ ئەم هەموو زەختەیە. پێغەمبەری خوا زۆر خەمی ئومەتەکەی بوو، زۆر خەمی خەڵکی بوو کە بەرەو جەهەنەم نەڕوا، چکە ئەوەی کە پێغەمبەری خوای زانی خەڵک نەیەزانی. بۆیە خوای گەورە کە وەصفی پێغەمبەری خوا کە صلی الله علیه و سلم فەرمێ لعلك باخع نفسك ألا يكونوا مؤمنين. أي محمد خليك خوتك كوجي كايبيني أو خلق مسلمان نابه، فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا. أي محمد خليك خوتك كوجي خوي قرا إن جاد لي ذاته فلمي ولا تحزن عليهم ولا تك في ضيق. يقول محمد خفض مخو أو نمنيش رجل باري أما أو مكريك أي كان لا إيميا قد نعلم إنه ليحزنك الذي يقولون. قل إما أزانين تو خفض خوي بما بلام أي محمد خفض مخو ولا تحزن عليهم ولا تك في ضيق مما فلا تذهب نفسك عليهم حسرات. أمهموا آية لسد ضلي بيغمبري خواته خواروا لسد نفسيتي بيغمبري خوا كخواي قول النار بيغمبر خفض بخوا ضلي بيغمبري خوارا أكري صلى الله عليه وسلم أبيني بيغمبري خوا نفسيتي وابر زبيتوا كافر كان جوني بيأدن بيغمبري خوا ناي محمد يعني سباس كراو ئەوان ناوەکەی ناڵێن ئەو نڕقیان لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئەمیش خەریکە خۆی بۆ ئەمانە توێنێتەوە خۆی کوژێ لەبەروی کە ئەمان مسلمان بن. ئەوان پێڵێن مذەمەم محەممەد نا یعنی زەمکراو یعنی قێزەون. لە کاتێکا جوێن بە پێغەمبەری خوادن ئەڵێن مذەمەم وای کرد، مذەمەم وا هاو، مذەمەم وا ڕۆی، ئەو قێزەونە ئەو قێزەونە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەیری چۆن خۆی لەم حاڵەتە دەرونیە لا ئەدا لە باتری بچێتەوە ماڵەوە بڵێ خەدیجە جۆلێکیم پێڵێن من دەستیان ئەگرم بۆ بەهەش کەچی جوێنم پێدەن کەچی مزەمەمیان لێگرتومەکەوە کردویانتە بە ناو ناتورەیەکی ناشرین. ئەفەرمێ ئەلا تعجبون كيف يصرف الله عني شتم قريش ولعنهم.
يشتمون مذمما ويلعنون مذمما وأنا محمد نابيني خوا چون جوێن و تەعنە و تانەی کافرەکانم لێ لا ئەدا هی قوڕیشم لێ لا ئەدا ئەوان جوێن بە مذەممە دەن منیش محەممەدم یعنی ئەوان چۆن بە کەسێکی ترە دەن لەگەڵ منیان نییە پێغەمبەری خوا ناڕوخێ بەمە لەگەڵ ئەم هەموو دژایەتیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەورە ئەبێ و بەرز دەبێتەوە و نەفسیەتی مستەقڕە وەکو ئەوەی کە خوای گەورە بۆ مەهامێکی گەورە دروستی کردووە. خۆشەویستەکانم لە جامعەی هافرد بەحس کراوە ئەو ئافرەتانەی تەنانەت لە هەفتەیەکە یەک جار ئەچن بۆ نوێژی جەماعەت لە 33 نیسبەی مردەی کتوپڕیان و سەرەتانیان کەمتر وەک لەو ئافرەتانی کە ناچن. لەوانەیە کەنیسە بێ ئەمە، لەوانەیە مزگەوت بێ، لەوانەیە شوێنی عیبادەت بێ، هەتا وەکو ئەو حەدە ئینسان کاریگەری عیبادەت هەیە لەسەر لاشەی. بۆیە منەظەمەی سیحەی عالەمی ئەڵێ ئینسانەکان ئەگە بیانێ مرتاح بن ئەبێ پابەندی دین بن، شتێک هەبێ دڵیانی پێخۆش بێ. ساڵی 2011 ڕێژەی ئەو کەسانی کە خۆیان کوشت 1 ملیۆن کەس بوون. واقعتە بە قەدەر شارێکی کوردستان 1 ملیۆن کەس لە یەک ساڵا خۆیان کوشت. لە هەر 40 سانیەیەکە ئینسانی خۆی کوشت، لە ڕۆژەکەیە 3000 ئینسان خۆی کوشت. بۆ مەلەزە نەبوو ها، کەسیش نەبوو بەشێدار و پەردووە، بەس خەڵکەکە خۆی کوشت. ئەی لە ساڵی 2020 تا چیمان لێیە بەخێر؟ لە ساڵی 2020 تا ڕێژەی ئینتیحارەکاتە 1 ملیۆن و نیو، واتە لە هەر 20 چرکە ئینسانە خۆی کوژێ. بۆ ئەوەی ئینسان خۆی بکوژێ و دەستی بچێتە خۆی مەفروزە 10 محاولە تا 20 محاولە بکە بە فاشیلی، اینجا دەستی ناچێتە خۆی، پاشەکشە ئەکا ئەوێت بیتەقێنە و نایتەقێنە، ئەوێ ئاگرت بەراتە خۆی تو نای کا پەشیمانە بێتەوە. کەواتە لە هەموو چرکەیەکە، لە هەموو دوو چرکەیەکە ئینسانێک ئێستا چەند ئینسانێ محاولەی ئینتیحاریان کرد لە کاتی ئەم قسانی منە. بۆ چونکە ئینسانەکە مرتاح نییە و دڵی خۆش نییە. لەمە خۆشتر و سیرترتان پێ بڵێم لە بەحسێکا کە جۆز مانوێڵ لەگەڵ ئەلیسەندرا فلیشمان ئەڵێن چی؟ دەگە فراوانی عالەمی ئیسلامیە ڕێژەی ئینتیحار و خۆکوشتن لە عالەمی ئیسلامیە نزیکە لە 0 مقارنەتەن بە وڵاتانی تر. ئەبێ ئێمە دکتۆرێکی تەندروست بین، چۆن خۆشیمان بۆ خۆمانە بێت، ڕەحمەتەن لیلعالەمین بین وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆشیمان بۆ ئەوانیش بێ. خوای گەورە لە ئێمە و لە ئێوە خۆش بێ، تەندروستی دەرونیەکەمان باشکە، وامان لێ بکە زاڵ بین بەسەر هەموو تەنگشتەکانی ژیانە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.